کرد باشوری پشتی قواره هرم کردستان سال 1991 دامزرایی ازمون و اداره و سیاست و گف و چالنج و شر و آشتی و کشایت نافخویی و کشل گل بغدا روش آبوری و امنیت نافبرا بلندی و نظمیه دا اف قواره و پیوندیتویت ناف دولتی گل بغدا گل دولت حرمه گل دولت زلهیز جیهانه ازمون قواره هرم کردستان چواهات و چواما و برف کیوت چیت هف پیوینه که تایبت بو برنامه لسر و نکوکیا کانه و گل هزروان و اکادمی عرب امریکی ادمون غریب تایبتمند کشیا کردی دا و ماموستای زانکوی هر دو زانینگاه امریکی الواشنطن و زانینگاه جورج تاون الواشنطن والقلمت حاضرن چند نویسر روزنامه‌وان اوجی نویسر و میدیاکار زینب سندی نویسر و میدیاکار آریان ابراهیم نویسر و میدیاکار عثمان باشقالی و نویسر و میدیاکار محمد زنگنه هم خير هاتم سرچوا ونرحب بالاستاذ خيراتنا ماموستا مازنت كاين خلقه دويدا برنامج ماموستا ادموند غريب هذه الحلقه في خلقه دادي بحث يهودو سالين ثمان قوارا هرم كردستان كاين الكردي في اقليم كردستان اف قواريات يا دمزراندن بشتي سرهلدان سال 1991 برسيارا ايكل سيرفي قواري هذا الكيان تشكل هذا اف قوارات تشكرن پشتوانیا کا ناف دولتی ما باشتر نبا هاد با تشكرن بكاتن قل بغداد مع بغداد هذه نقطة بله اما خالكي گرنگا بو ام بابتا ببروي من بالپشتی نو دولتی گرنگا بلام بالپشتی و پشگیری نو خوی زور گرنگتره پێویستە گفتوگۆ بەردەوام بێت ڕاستە ناکۆکی هەیە و بۆچوونی جیاواز و بەرژەوەندی جیاواز هەیە هەروەکوەوەی لەم دوایانەدا ناکۆکی لەسەر نەوت و گاز هەبوو وەکەوەی من بزانم لەم دوایانەدا حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دۆسەی نەوت و گاز گەیشتونەتە ڕێکەوتن بۆیە زۆر گرنگە هەمیشە گفتوگۆ لە نێوانیاندا هەبێت تاوەکو بتوانن دوور بکەونەوە لە ململانەی یەکتر و لە ڕێگای گفتوگۆوە تیشک بخەنە سەر چارەسەریەکان ئەگەر ناکۆکیش لە نێوانیاندا هەبێت هەوڵێک هەبێت بۆ ڕێکخستنەوەی کێشەکان گرفتەکان چه لەو لایەنە بێت یاخود لە لایەکی دیکەوە بە بۆچوونی من دەرفەت و ڕۆڵی باش هەیە وەکوەوەی لەم چەند ڕۆژەدا گوێم لەو گوتارانە بوو کە لە ڕێوڕسمی کردنەوەی مۆزەخانەی بارزانی نەمردا گوترا چ لەلایەن سەرکردەکانی عێراق وەکو جەنابی سەرۆک کۆماری عێراق و سەرۆک وەزیران گوترا ڕەنگە ئێوە باشتر گوێتان لە گوتارەکانیان گرتە بێت بەڵام بە شێوەیەکی گشتی لە گوتارەکانی سەرۆک بارزانی و سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی عێراقدا جۆرێک لە کرانەوە بەڕووی یەکتردا هەبووە و ئامادەی گفتوگۆ و دانیشتن بوون بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان و هەوڵدان بۆ چارەسەر و تێپەڕاندنی کێشەکان ئەم بەرەو پێشچوونە لە گفتوگۆکاندا زۆر گرنگە ئەگەر بەردەوامی هەبێت و لە ئەرزی واقعدا جێبەجێ بکرێت چونکە ئەوە باشترین ڕێگایە کە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان لە ناو خۆدا بێت نەک بە هەوڵی دەرەکی وڵاتانی دیکە چارەسەر بکرێت چونکە ینی وڵاتانی دیکە بەرژەوەندی خۆیان دەوێت و بەرژەوەندی گەلی کورد و عێراق لە بەرچاو ناگرن بۆیە من لە ڕاستیدا پێم وایە ئەمە گرنگی گفتوگۆکەیە و دەبێت درێژەی پێ بدرێت بۆ پێشخستن و ئاوەدانی و پێکەوە ژیان بۆ تەواوی لایەنەکان زۆر گرنگە گومانی تێدانی ئەمەکە زۆر گرنگە واتەوەکی ئەستێت گەهم ژبێ شانسیا کوردایە نافناوەندێکێدا جیت و یە هەفدژ و متەناقز بیت گەلخۆ ئەف پرسا تا ئیشارەت بۆ کری کوڕکەفنەت ناوبەرە هەولێری و بەغدا بۆ ناردنا پترۆلێ بۆ یەکەم جۆرە شووی دەمێ هەرێم نەفتە بەرهەمت ئینیت حتا نوکە
هەردوو لایەن گەهنە ڕێککەوتنێکی بۆ هەناردنا نەفتێ لێت هەمان دەمدا تورکی یا نەڕازیە دەمەمە عێراقا نەڕازی دیت تورکی ڕێکتدا هەناردنێ یا بێکێشە بوو لێنوکە ڕێککەوتنات گەل بەغداهی و تورکی رازی نەبووە ئەرێ چاوە سەرکردە و ڕێڤەبەرێن vê herêmê evên demekî da çiya jiyan û şoreş û şera da û paşî hatîne nav bajêran da û dest pirêvebirna Herêma Kurdistanê kir navê çar dewrê hevdişt gel xwe min divê dibêjin erê ev serkirdayetiya divê çawa seredariyê biket û hevsangiyekê çêket li nav peywendiyê xwe da ku pişê xwe biguncînît navê navên da hevdişt gelê ku do بێگومان ڕاستە ئەمە پرسیارێکی سەرەکی و گرنگە چونکە خاڵ یەکەم ئەمە ڕاستیە بارودۆخی ناوچەکەیە وڵاتانی دیکە بەرژەوەندی و دیدگا و بینینی خۆیان هەیە لەم خاڵەوە گرنگی گفتوگۆیەکی نێوخۆی دەردەکەوێت ئێکڕێزیان ناوخۆیی دەبێت بە شێوەیەک بێت لە ناوخۆی عێراقدا یەکگرتوو بن گفتوگۆی ڕاستەقینەیان هەبێت لە هەمان کاتدا نابێت پەیوەندیەکان و گفتوگۆکانیان لەگەڵ وڵاتانی دراوسێ بپچڕێنن لە هەر لایەکەوە بێت تەنانەت لەلایەنی تورکیاش دەبێت گفتوگۆکان بەردەوام بن چونکە بەرژەوەندی هاوبەشانەیە دەکرێت سوود لەم بەرژەوەندیە هاوبەشانە وەربگیرێت بۆ نەپچڕاندنی پەیوەندەکانی هەرێم لەگەڵ تورکیا تورکیاش لێرە سوودمەند بووە دەبێت ئەم خاڵە ڕەچاو بکات و بەرژەوەندی هەرێمی کوردستان و عێراق لە بەرچاو بگرێت سەبارەت بە دەستێ وەردانی وڵاتانی دەرەکی لێرەدا دەگەڕینەوە سەر و خاڵەی کە لە ئەڵلقەی پێشوودا باسمان کرد وڵاتانی دراوسێ وەک دەزانین دۆزی کورد بە مەترسی دەزانن بۆ سەر خۆیان وەک هەڕەشەیەک دەیبینن تەنانەت من لە چەند سەرکردەیەکی تورکیان بیستووە ئەوان دەڵێن بوونی کورد لە تورکیا مەترسیە لەسەر خۆیان کاتێک بەم شێوەیە تەماشا بکرێت ئەمە لە ڕاستیدا مەترسیە بابەتێکی لەو شێوەیە ئاسان نییە بۆیە دەبێت پەیوەندیەکان بمێنێت چونکە جیهان لە ئێستادا لە گۆڕانکاریدایە و بە قۆناغێکی ترسناکدا گوزەر دەکەین و ڕەنگە ترسناکتر بێت قەوەرەی چاوە دبینیت ناوان گۆڕانکاریاندا داهاتوی قواری هەرێما کوردستانی چاوات بینیت ناوان گۆڕانکاریت نێودەوڵەتی ڕۆژ بۆ ڕۆژەیە گۆڕانکاری نێودەوڵەتی بەرفرەهتر بن تایبەت کێشەیەن ناوبەرە رووسیا و ئەمریکا و چینێ هەروەسا شەڕی ئوکرانیا ئەرێ ئەف هەمی پرسە دێچاوە کاریگەری سەر قوارێ هەرێما کوردستانێکەن پاشە ڕۆژدا و چل سەر لایەنێ کوردی پێتیڤە کو بکات حتى پارێزگاری خۆ بکەن بەڵێ ئەم پرسیارەش گرنگە یەکەم جیهان دووبارە بە شێوازێکی نوێ دابش دەکرێتەوە نازانین بە چ شێوازێک دابش دەکرێتەوە بەڵام دڵنیاین رووسیا دووبارە هاتووەتەوە گۆڕەپانی نێودەوڵەتی و ڕۆڵی خۆی دەبینێت چینیش بێگومان وەکو زلهێزێکی ئابووری هاتووەتە گۆڕەپان سەبارەت بە بەرپرسانی ئەمریکا تاوەکو ئێستا رووسیا بە ڕکابەر و مەترسی دەزانن لە ڕووی سەربازیەوە و لەگەڵمانەدا ڕوبەڕووبوونەوە و مەترسی ئابووری بە تایبەت ئەو ڕووداوانەی لەم دواییانەدا لە ناوچەکە ڕوویانداوە کە چین نێوەندگیری لە نێوان ئێران و سەعودیە کرد ئەمەش کاریگەری لەسەر سووریا و ناوچەکە هەبووە ئەوەی من و تۆ ئاماژەمان پێدا گرنگی دانوستان و گفتوگۆکان دەردەخات دەبێت هاوسەنگی و بەرژەوەندی گشتی ڕەچاو بکەین چونکە بەرژەوەندی هاوبەش هەیە بۆ هەمووان ڕەنگە لە داهاتوودا ئەمە بێت هەرچەندە هێشتا پێم وایە کەشی گۆڕانکاری لە ناوچەکەدا بوونی نییە بەڵام لە داهاتوودا لە بەرژەوەندی هەموو وڵاتانی ناوچەکەیە کە چەندین هەرێم دروست بکرێت ئەگەر بەڕاستی ئەوان بیانەوێت کە پەرە بە ژیانی هاو نیشتیمانیەکانی خۆیان بدەن پەرە بە ژیانی گەلی خۆیان بدەن و لایەنی ئابووری و ئاسایشیان بەهێز بکەن هەروەکو ئاماژەم پێکرد بێگومان ڕوودانی ئەمە
ئاسان نییە بێگومان بەڵام ئەگەر بێت و هاوسەنگی لەلایەنەکاندا هەبێت و لە دۆخ و بەرژەوەندی بەرامبەر لە بەرچاو بگیرێت لە هەمان کاتدا دەبێت بەرژەوەندی خۆشت لە بەرچاو بگریت. بێگومان ئەمەش کە دەزانین یارمەتی هەمووان دەدات، یارمەتی گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان دەدات. لە ئێستادا ئێمە شتێک بەدی دەکەین لەم گۆڕانکاریە نێودەوڵەتیانە، ئەوی شازادی و جم و جۆڵی سیاسی زیاتر و فراوانکردنی پەراوێزی وڵاتانی جەمسەر و زلهێزە. پێشتر ئێمە تەنیا تاکڕەویمان لە جەمسەری سیاسیدا هەبوو. کاتێک تاکڕەوی بوونی هەبێت بڕیارەکانیش یەک بڕیار دەبن. بەڵام ئەگەر بێت و چەند جەمسەر و وڵاتانی زلهێز هەبن، ئەو کات هەڵبژاردننی زیاتر لە بەردەستا دەبێت. دەتوانیت بڵیت ئەگەر تو هاوکاریم نەکەیت ئەوە دەبمە هاوپەیمانی چین یاخود رووسیا یان وڵاتێکی ڕۆژاوایی کە ئێستا چەندین وڵات هاتوونەتە گۆڕەپانەکە. ئەم دۆخە تەنها لەم ناوچەیە بەدین ناکرێت، بەڵکو لە کانونی دووەمی ساڵی ڕابردووەوە لە واشنتن کۆنگرەی وڵاتانی ئەفریقی و نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا ئاساس کرا لە ساڵی 2014. ئەمە دووەم کۆنگرە بوو لەو کاتەوە کە ئەمریکا سازی کرد. لە ساڵی 2014 ئۆباما سەرۆکی ئەو کاتی ئەمریکا یەکەم کۆنگرەی ساز کرد. دوای بەدوای ئەمە کۆنگرەی دیکەمان نەبینی، بەڵام لەو ماوەیەدا چین چەندین کۆنگرەی بە وڵاتانی ئەفریقا ساز کرد. من لە بیرمە وەزیری دەرەوەی نەیجیریا کاتێک لێیان پرسی ڕاتان چییە لەسەر ئەم گۆڕانکاریە جەمسەریە و کاریگەریان چییە، بۆچی لە چینن؟ خاڵێکم بیرە گوتی ئێمە وەکو بووکین، کاتێک زاوایەک دێتە خوازبێنی بووکێک خراپ نییە و باشە. بەڵام ئەگەر چەندین زاوا داخوازی بووکێک بکەن ئەو کات زۆر باشترە و لە نێوان کۆمەڵێک هەڵبژاردندا باشترینەکە هەڵدەبژێرێت. ئەگەر چەندین وڵاتی زلهێز و جەمسەری هەبن باشترە و یارمەتی زیاتری وڵاتە بچووکەکان دەدات دۆخەکە جیاواز دەبێت ڕابردوو. بەڵێ بەڵێ دەست پێ وەرگرتنەوە پرسیاران کەین. زەینەب سندی بڵا کەرەم کات. شكرا جزيلا مرة أخرى. جارێکی دیکە زۆر سپاس. مام سەعەدبوون جەناب زۆر باسی گرنگی دانوستانت کرد بۆ تەواوی گەلان. جەنابیش دەزانی کە گەلی کورد گەلێکی ئاشتیخواز و لێبوردەیە. هەمیشە هەوڵ دەدات کێشەکانی لە ڕێگەی دانوستانەوە چارەسەر بکات. پرسیاری من ئەوەیە تۆ چۆن هەڵسەنگاندن بۆ دیپلۆماسەتی ئێستای کورد دەکەیت؟ واتە لەسەر ئاستی سەرۆکاتی هەرێم و لەسەر ئاستی سەرۆکاتی حکوومەتی هەرێم. زۆر سپاس. شكرا جزيلا. ئەلبەتە ئەمە خاڵێکی گرنگە. من پێم وایە هەوڵێکی زۆر بۆ مەودایەکی درێژ بۆ چالاکیەکان و پەیوەندیکردن لە ئارادە، چ لە سەراستی هەرەمایەتی یانیش لە سەراستی نێوخۆیی پەیوەندیەکی بەردەوام لەگەڵ لایەنەکانی دیکە و تەنانەت لە سەراستی دیپلۆماسێتی نێودەوڵەتیش هەیە. بەڵام هەندێک جار وای بۆ دەچم کە لە هەمان کاتدا هەندێک لایەن چ لێرە یانیش لە ناوچەکە بەگشتی بە گوێرەی بەرژەوەندیەکانیان دەڕوانن. وەکو دەبینین بۆ نمونە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو باوەڕەدایە کە ئەمریکیەکان هاوسۆزیەکی گەورەیان لەگەڵ گەلی کورد و خواست و دۆزی کورد هەیە. بەڵام هەندێکی دیکە هەن بەو چاوە تەماشا دەکەن کە ئایا هیچ سوودێک بۆ ئێمە هەیە، ئاخۆ هیچ بەرژەوەندیەکمان لەو بابەتەدا هەیە. من لەو باوەڕەدام لێرەدا و بابەتە دێتە پێش کە پێشتر باسمان کرد. ئەویش پێناسەکردنی لایەنی دیکەیە و بەوە دەست پێ دەکات سەرەتا تۆکیی دەست پێ دەکات. دواتر چیت دەوێت؟ بەرژەوەندی هاوبەش چییە؟ ئەو کات پێم وایە و خاڵی جەناب داماژەت پێدا زۆر گرنگە و پەیوەندی بە سروشتەوە هەیە. هەڵوێستی کورد و سەرکردەکانی کوردە لەو قۆناغەدا. هەڵبەتە بابەتی لێبوردەیی کە باست کرد بەتایبەت لەو قۆناغەدا کە پێیدا تێپەڕیوین زۆر تونند و تیژی و خوێنڕێژیمان لە ناوچەکە و ناوچەکانی دیکەی جیهانیش بینی. بینیمان لەو کرانەوەیدا کە ئێستا بەڕوویەوانی دیکەدا هەیە بەبێ گوێدانە ئینتیمای نەتەوەی و مەزهب. من باوەڕم وایە کە ئەمە شتی زۆر ئەرێنی و باشن و کاریگەری و لێکەوتەی باشی دەبێت
لەبەرەوەی ئەو کەسانی کە سەردانی ئێرە دەکەن کاتێک دەگەڕێنەوە وڵاتەکانیان گومانی تێدانە باسی ئەو بابەتە دەکەن و بۆ کەسوکارەکانیانی دەگێڕنەوە و پێیان دەڵێن کە لێرە چی هەیە بۆیە هەر لە ڕاستیدا بەلای منەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە زۆر گرنگە. هەکەم بەحس بکەین ساڵە 2003دا ڕژێمە سەدامی کەفت و سیستەمەکە نییە سیاسی عێراقی چێ بوو. دوی دەمێدا دەستپێکی ئێمە هەرێمەکە هێزت دیت بەرامبەر سیستەمەکە نییە حکومداری بەغدا کوێ لەواز بوو. لێ پشتی بورینە 20 ساڵان ئەمێ سیستەمەکە سیاسی بەغداد بینی کو خوب هێزت بینیت ئەوان دوێت کو هەرێم یا لاواز بیت بەر هەندێ ڕۆژ بە ڕۆژێ پێ کۆلت کات دەسەڵاتت هەرێمێش بن پێ بکێشیتن. ئەف چەندەشی بیتە هۆکارە شکاندنە هەفسەنگێت ئەنجامدا دەستپێکردنە کێشان و زڤرین بۆ قۆناغا شاری خودێ نەکەت. ئەرێمانە چی بیت ناوا سیستەمێکی فیدرالی دا العێراقێ ئەم سنتەرێکی هێز ببینین تەمان دەمدا هەرێم ژیا پێز بیت هێزا هەرێمت بەرژەوەندیە بەغدا دابیت و هێزا سنتەری ژیت بەرژەوەندیە هەرێمێ دابیت. بێگومان ڕاستە ئەمەشان گرنگە. بۆچی؟ یەکەم من باوەڕم وایە لە بەرژەوەندی هەردوو لادایە. بەغدا و هەولێر واتە دانوستانی بەردەوام و هەمیشە لێک تێگەیشتن هەبێت لەوەی کە بەرژەوەندی هاوبەشەیە. بۆ نمونە ئەگەر ئەم ناوچەیە ئاسایش و سەقامگیری هەبێت کاریگەری لەسەر ناوچەکەی دیکەش دەبێت. لەبەرەوەی پێویستە ئاسایش باڵ بەسەر هەموو ناوچەکاندا بکێشێت. هەروەها پێویستە گەشە سەندنیش هەموو ناوچێک بگرێتەوە چونکە لەم قۆناغەدا ئەگەر بابەتەکە سربەخۆیی بێت لەوانەیە بەرهەڵستکارێکی زۆر بۆ ئەو بابەتە لە بەغدا وڵاتانی دراوسێ ببینین. بەڵام ئەگەر داکۆکیکردن بێت لە مافەکانی هەرێم و گەلی هەرێمی کوردستان بەرژەوەندەکانیان لە بەرچاو بگرن و دابشکارێکی دادپەروەرانە بۆ سامانە سروشتەکان هەبێت و هەر ناوچەیەک پشکی دادپەروەرانەی خۆی وەربگرێت کاری هاوبەش لە بوارەکانی تەکنیکی ئابووری و زانستی لە نێوانیان هەبێت ئەمە زۆر گرنگ دەبێت چونکە ئەگەر ئاورێک لە مێژوو بدەینەوە دەبینی کە بۆ ماوەیەکی درێژ پێکەوە ژیان لە نێوان گەلانی ناوچەکە هەبووە بە تایبەت کورد و عەرەب ژمارەی زۆری سەرکردە لە ناوچەکە هەبوون چ کورد یانیش عەرەب. بۆ نمونە کاتێک لەگەڵ هەندێک لە برادرانی کورد قسە دەکەم و دەچینە سەر باسی سەلاحەددینی ئەیوبی حەز دەکەم یان ئەوان زۆریان پێخۆشە قسە لەسەر و بابەتەک بکەین چونکە ئەوان لەو باوەڕەدان کە کاری زۆری لە پێناو بەرژەوەندی عەرەب و موسڵمانەکاندا کردووە. دوی دەمیدا دەمی سەلاحەددینی پرس و کێشەی ناتەوەی نەبوون کۆ بێژناوە کوردان عەرەبە دیفتەگەشتە هەفچەرخ. بێگومان بەڵام لەوانەیە گرنگی ئەرکی ئەو کاتی سەلاحەددین لەوەی کە ئێستا باز دەکرێت کەمتر بوو بێت ئەگەر سەیریەوە بکەین کە سەلاحەددین کردوێتی کە هەڵبەتە گرنگیش بووە ئەو پەیوەندێکی باشی لەگەڵ فاتمیەکان هەبوو لە هەمان کاتدا کە پەیوەندێکی باشی لەگەڵ عەباسیەکانیشدا لە بەغدا هەبوو لە هەمان کاتدا هەوڵێوەشی دەدا پەیوەندی لەگەڵ عیمادەدین زەنگیش هەبێت تەنانەت بەڕووی خاچیەکانیشدا کرایە. هەروەسا ئەوتاکە سەرکردە بۆ توی دەمیدا ئەف جۆرە سیاستە پەیڕەوت کرد. ئەلبەتە وایە بینیمانەکە سەرکەوتنی زۆری بەدەستێناوە و ڕێزیشی بەدەستێناوە تەنانەت لەلایەن ڕۆژاواییەکان و خاچیەکانیشەوە لەگەڵ و خاچیانەی کە بەسەریاندا سەرکەوت و لەگەڵیاندا جەنگا بوو ڕێزی لای ئەوان هەبوو دیاریش بوو کە ئەو خاوەن توانە بوو. لێرەدا من پێم وایە کە ئەو یەکێکە لە کەسایەتیە گرنگەکان هەروەک چۆن مەلا مستەفا بارزانی لە چاومان کەسایەتێکی گەورەیە من باوەڕم وایە و دوو کەسایەتیە گرنگترین دوو کەسایەتی کوردین لە مێژوودا واتە لە مێژووی کوردیدا لەوانی لەسەراستی مێژووی تەواوی ناوچەکەش. لێرەوە من لەو باوەڕدام گرنگیەوەی باست کرد بوونی پێکەوە ژیان ڕێزگرتنی لایەنی بەرامبەر و لە بەرچاوگرتنی بەرژەوەندی لایەنی بەرامبەر بوو. لێرەوە کاتێک باسی شتێکی گریمانەی دەکەم لەوەی جۆرێک لە کوتلە یانیش بەستەر دروست ببێت
کە دەکرێت وڵاتانی ناوچەکە کۆبکاتەوە چونکە هەمویان خاوەن بەرژەوەندین لە سەرەتاشدا بۆ ئەوەی وڵاتانی دەرەوە دەستوەردان لە کاروبارەکانیان نەکەن و خۆی پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆی بکات و پارێزگاری لە بەرژەوەندی دراوسێکانیشی بکات چونکە هەمویان پێکەوە بەرژەوەندێکی هاوبەشیان هەیە. ڕاستە کاکە ئاریان ئیبراهیم بلا کەرەم کرد. برأيك بەڕای تۆ لە سەرەتایدا مەزرانی دەوڵەتی عێراقەوە تا ئێستا بۆچی بەغدا بە زمانی ڕازگۆی درۆیانە مامەڵە لەگەڵ دۆزی کورد دەکات؟ مەبەستمەوەیە ئایا مێژوو خۆی دووبارە دەکاتەوە؟ گوتم بە زمانی ڕازگۆی درۆیانە بەڵێ مەبەستمەوە بوو ئایا مێژوو خۆی دووبارە دەکاتەوە؟ بەشی دووەم لە پرسیارەکەم بەڕای تۆ چ پێشبینێک بۆ سوپرایزەکانی داهاتوو سەبارەت بە دۆزی کورد لە عێراق دەکرێت؟ شكرا. زۆر سپاس. كما ذكرت في البداية لە سەرەتاوە ئەماژەم پێدا من پێم وایە هەم دیدگایەک و هەمیش ڕای جیاواز هەن واتە دیدگای هەر لایەنێک بۆ ئەوەی کە لایەنەکەی دیکە دەیکات. هەندێک مەترسی هەن، هەندێک گومان هەن، یەکتر تۆمەتبارکردن و تۆمەتبارکردنی بەرامبەر هەن. ئەوەش ڕاستە کە دەوڵەتی ناوەندی نایەوێت یانیش دەترسێت لەوەی کە دەوڵەتێکی کوردی سربەخۆ هەبێت. لەگەڵەوەشدا ژمارەی زۆری کوردان خواستی ئەوەیان هەیە ببن بە خاوەنی دەوڵەتێکی کوردی سربەخۆی تایبەت بە خۆیان. بەڵام لە هەمان کادا باوەڕم وایە کە بەرژەوەندی هاوبەشیشانەیە کە هەردوو لە کۆ دەکاتەوە. وەک پێشتریش باسمان کرد پێویستە گفتوگۆیەکی ڕاشکاوانە هەبێت و خاکی بوون لە نێوان هەردوولادا هەبێت. پێویستە خۆیان لە هەندێک ململانەی سەخت بە دوور بگرن و بۆ ماوەیەک بەلایەنەوە بنێن زیاتر تەرکیز بخەنە سەر ئەو پرسانەی کە کۆیان دەکاتەوە. بنیاتنانی متمانە لە نێوان هەردوولا زۆر گرنگە کە من لەو باوەڕەدام ئەمەیان سەرەکیە چونکە کاتێک متمانە لە دەست دەدرێت بێ متمانە یەکە دەبینین ئەوەشمان لە سەرەتای هەفتەکان دابینی کە ئەمە لەوانەیە لە بری لێک تێگەیشتن و کارکردن بۆ ئەوەی خزمەتی بەرژەوەندەکان بکات ببێتە هۆی ململانەیە ڕەنگە زیانیشی بۆ هەموو لایەک بە دوادا بێت کە هەڵبەتە بە دواشیدا دێت هەروەک چۆن چەندین جاریش بینیمانە. بۆیە من پێم وایە بەڕاستی بەرپرسیارەتێک لە ئەستۆی دەوڵەتی مەرکەزیە هەروەک بەرپرسیارەتێکیش لە ئەستۆی هەرێمی کوردستانە. من لەو باوەڕدام بیرۆکەی فیدراڵی چەندین لایەنی ئەرێنی هەیە بەڵام بۆ ئەمەش پێویستمان بەوەیە کە بە تەواوی ئەوە بگەیەندرێت ئاخۆمانەی فیدراڵیەت چییە و چۆن سوودی بۆ هەموو لایەک دەبێت ئەو کات بۆ ئەوی لای هەمووان پەسەند بێت نەکتەنیا لای سەرکردەکان بەڵکو لە سەراستی گەل لەلایەن هەمووانەوە پەسەند کراو بێت. هەرچەند گومانی تێدا نییە کە هەمووان قبوڵی ناکەن بەڵام ئەگەر زۆریان قبوڵیان کرد ئەو کات گۆڕانکارێکی بەرهەمدار ڕوودەدات. بۆیە باوەڕم وایە کە ئەگەر ئەو پەیوەندیە بەردەوام بوو ئەگەر کێشەیەکی شەبێت دەکرێت بۆ ماوەیەکی دیکە دوا بخرێت تا دەرفەتێک دێتەوە پێشەوە و دووبارە بۆ پرسە بگەڕێنەوە. ئەو کات بۆ چارەسەرکردن بە دیدگایەکی دیکە مامەڵە لەگەڵیدا بکەن لە هەمان کاتدا دەتوانن بەردەوامی بە هەندێک بابەتی دیکەش بدەن. من باوەڕم وایە ئەوەی لە چەند ڕۆژە ڕابردوودا بیستم ئەوەیە کە نیازی ڕاستەقینە بۆ ئەو مەبەستە هەن. پێم وایە دەرفەتی ئەرێنی لە ئارادان چونکە گۆڕانکاریش لە ئارادان ئێوە لە من باشتر دەیبینن. تەنیا من تێبینی دەکەم ئەگینا ماوەیەکی زۆر درو درێژە من تەنها ئەم چەند ڕۆژە هاتوومەتە ناوچەکە بەڵام ئێوە بێگومان لە ناودۆخەکەدا دەژین و دەبینن کە ژماری دانیشتوان ڕویان لە زیادبوون کردووە واتە گەشە سەندن پیشە قوتابخانە زانکۆکان و ژمارەی زۆری چالاکی هەن کە هەندێکیان ئابووری پیشەسازی زانستی و تەکنیکین. ئێستا پەیوەندی نێوان خەڵک زیاترە بە بڕای من ئەمە سوودی دەبێت. أستاذ من خلال دراستك للقضية الكردية ديف چوناتا بو برسا كردي تايبات دوان 100 سالت ديماهي كده هذا الكيان السياسي اللي تمنى في قوار سياسي كو هرم كردستانية 32 سنة كونو كامتداجين نزيكي 32 سالة چد بيت درشترين ماوا بيت كو قوارك خوري وبريا كردي ناف همي نوچيدا ربما لا أدري إذا كان هناك كيانا أقصد في 100 سنة الأخيرة ما بس تمت 100 سال دماغي كدايا نبري هنگي
دوان 32 ساڵاندا هەرێم کەتە بەردەم gelek بربەست و ئالۆزیان شوانجی دەستێوەردانێت هەرێمیش لایەت وڵاتی جودا جودا ئەوێت چارچووێ هەرێمێدا دەستێوەردانێت لەشکەری چێبوون شەڕێ ناوخۆیی چێبووت ناوپارتێن کوردیدا بارودۆخێن ئابووریên خراپ هێرشێن داعش بۆ ناوچەی بربەستێن مەزن بوون گەل هەندی بربەستێت مەزن بوون گەل هەندێکی ئەفرێڤە بەردەوام بوو کو تەمەنێوێ 32 ساڵن عمر هذا الإقليم إلى 32 سنة و يعني ئەرێ تو بینی وەک سەرکەفتنەک بۆ هەرێمێ یاژی تە تێبینی لەسەر هەنە ربما ملاحظات على باشتر بێژین تو چاوە تەجروبە هەرێما کوردستانت نرخێنی دوان 32 ساڵاندا گۆرەی ئەو خوێندنە و دیفچوونێتە بۆ پەیوەندیت نێودەوڵەتی و سیاسی تایبەت دەربارەی پرسا کوردی لا يوجد أحد لا توجد قيادة في العالم معصومة هیچ سەرکردایەتێک لە جیهان نییە کە هەڵەی نەکردبێت بەڵام من پێم وایە سەرکردایەتی کورد سەرکەوتنێکی گرنگی لە بەردەوامبوون بەدەستێناوە ئەمە واقعەکە و لەسەر زەوی بنیات نراوە وێڕای هەموو ئەو تەحەدیاتانەش کە هەمومان لە ناوچەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ بینی ومانە بەڵام گۆڕینی ئەم واقع شتێکی ئاسان نییە سەرکردایەتی کورد دیدگایەکی تایبەت بە خۆی هەیە دەری خستکە لە هەمان کاتدا توانای پێکەوە ژیان و خۆگونجاندنی هەیە لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاریانە توانی ڕێگری لە هەموو ئەوانش بکات کە هەڕەشیان لەمانەوەی ئەو سیستمە ئیدارێ دەکرد کە پەیڕەوی دەکات من باوەڕم وایە ئەمە ئاماژەیەکی زۆر باشە بەڵام ئەگەر سەیری هەموو وڵاتانی جیهان و تەواوی ئیمپراتۆرەتەکانی جیهان بکەین بۆ نمونە چۆن ڕووخاون هەر لە ئیمپراتۆرەتی ئاشووریەوە تاوەکو دەگەینە ئیمپراتۆرەتی ڕۆمانی و فارسی و پێشتریش ڕۆمانی و بێزەنتی و عوسمانی و عەرەبی و ئیسلامی و هەتا دوایی هەموو ئیمپراتۆرەتێک کاتێک کە کۆتایی دێت دەڕووخێن ئەمەشکەی یەکەم ئەگەر باکان بڕوخێن ئەگەر دەستوەردانی سەربازی هەبێت کە لە ناوچەکانی دیکە تێچوونەکەی زۆرە و دوژمن کاری و کێشەیەکی زۆر بۆ دەوڵەتی بە دوای خۆیدا دەهێنێت هەروەها ئەگەر ڕوبەڕووی گەندەڵی بووەوە ئەم هۆکارانن کە وا دەکەن و واشیان کردووە زۆرینەی گەورە ئیمپراتۆرێتەکانی جیهان بڕوخێن تەنانەت بەریتانی و فەڕەنسی و ئیسپانی و عوسمانیەکانیش ئەلبەتە هەندێکیان بۆ ماوەیەکی درێژ دەژین و هەندێکیان چاکسازی ئەنجام دەدەن ئەمەش ڕێگەیان پێدەدات بەردەوام بن و هەندێکیش پاشەکشە دەکەن بۆیە من پێم وایە کاتێک سەرکردەکان ئەو بابەتانە بە هەند وەردەگرن ئەوان بە بەهێزی دەمێننەوە دەتوانێت پارێزگاری لە قەوارەکەی و ڕۆڵەکەی بکات ئەمە شتا ڕادەیەک دەبینین وەک ئاماژەت پێدا وێڕای تەواوی تەحەدیاتەکان بەڵام واقعی سەرکردایەتی کورد ئەوەی سەلماندووە کە بووەتە واقعەیەک لەسەر زەوی و ناتوانرێت بە ئاسانی بگۆڕدرێت گومان لەوەدا نییە بەڵێ بەڕێز محەممەد زەنگەنە مەساء الخير دکتۆر شەو باش دکتۆر هاوڵاتی سادە لە هەرێمی کوردستان دەڵێت ئەمریکا دەتوانێت ئاو لەسەر هەسارەی مەریخ ببینێت بەڵام چاوی ناتوانێت گەلی کوردی ستەم لێکراو ببینێت ئەمە گوتەی هاوڵاتی سادەیە ئێمە دەزانین کە ویلایەتە گرتوەکان پشت بە بەرژەوەندیەکانی دەبەستێت و ئێوەش ئاماژەتان بەوەدا لە پرسی ڕەفتاری سیاسی و ئەو بەردەوام پلانی هەیە و هەمیشە پلانی جێگرەوەشی ئامادەیە ئەمە سیاست و استراتیژیەتی پەیڕەوکراوی ئەمریکایە ئەوەی جێگەی گرنگی هەرێمی کوردستانە ئەوەیە تا ئەم سات ئەمریکیەکان پلانیان بۆ هەر یەک لە تایوان کۆبا و کۆریای باکوور هەیە و لە چوارچەوەی دۆسیە عراقدا مامەڵە لەگەڵ کورد دەکات پرسیارەکەم ئەمەیە دکتۆر ئەو داتا و ئاماژانەی ڕۆژ دوای ڕۆژدەیان بینین لایەنی نێودەوڵەتی و بە تایبەت ئەمریکا کە دایکی ئەزمموی نوێی عراق ناچار ناکەن بۆ ئەوەی ملکەچی ئەو داتا و گۆڕانکاریانە بن و خۆیان لەگەڵی بگونجێنن بە تایبەتیەوەی پەیوەندی بە ئایندەی کورد و کوردستانەوە هەیە بە دیاریکراوی شەرێمی کوردستانی عراق کە بە هێڵی جیاکرێ نێوان تورک و عرب و فارس و عرب و گەلانی دیکە لە نێوان هەموو ئەو گەلانە و لایەنی عربی لە نێوان هەموو ئەو گەلان و لایەنی ڕۆژئاوەدا دەنرێت وە زۆر سپاس پرسیارێکی زۆر گرنگە کاتێک دیمانەیەکم لەگەڵ
کێسنجەر ئەنجامدا هەوڵمدا کە یەکێک لە پرسیارەکان کە ئاڕاستەی ئەوم کرد ئەوە بوو ڕۆڵی تۆ چی بوو بۆچی بەڵێنتان پێدا و پاشگەز بوونەوە ئەو گوتی ئێمە ڕێکخراوێکی خێرخوازی نین دوای ئەوە بە ئاشکرا گوتی ئەمریکا ڕێکخراوێکی تەبشیری یانیش کۆمەڵەیەکی خێرخوازی نییە بەڵکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوە دەکات کە لە بەرژەوەندی ئەو دیدگای ئەو ئیدارەی ئەمریکادایە بە بڕوای من ئێستا ئەوە جێبەجێ دەکرێت بۆ نمونە دەبینین ئەم ڕۆژانە باس لەوە دەکرێت کە ئەمریکا لە ناوچەکە دەکشێتەوە من باوەڕم وانە کە ئەمریکا لە ناوچەکە بکشێتەوە بەڵام پێم وایە لەوانەیە گرنگی پێدانەکەی بە ناوچەکە کەمتر بکاتەوە چونکە ئێستا ئیدارەی ئەمریکا هەندێک شتی دیکەی لە پێشینەی هەیە بۆ نمونە ئۆکرانیا کە بەلای ئیدارەی ئەمریکاوە زۆر گرنگە بێگومان بەدەر لە وڵاتانی ئەوروپی تەنیا ئەمریکا 156 ملیارد دۆلاری لە شەڕی ئۆکرانیا خەرج کردووە ئەلبەتە بەشێکی زۆری تێچوونەکە لەلایەن ئەمریکایە لەلایەکی دیکەوە تەرکیزی لەسەر چینە یەکێک لە ئامانجەکانی گۆشەگیرکردنی رووسیا بوو بۆ ئەوەی زەمینە سازی بۆ مامەڵەکردن لەگەڵ چین بکات تەنانەت هەندێک لە ژەنەراڵ ئەمریکەکان باسی ئەویان کردووە لە ساڵی 2025 دەچنە ناو جەنگێکی دیکەوە هەندێکیش دەڵێن ئەو جەنگە زووتر دێت ئایا ئەمە ڕوودەدات یان نا بۆیە باوەڕم وایە گرنگیدانی بە ناوچەکە کەم دەکاتەوە تەنانەت گرنگیدانەکەی لە ڕابردووش کەمتر دەکاتەوە وێڕای ئەوەی لە هەمان کاتدا ئیدارەی ئەمریکا توانای مامەڵەکردنی لەگەڵ زیاتر لە پرس و بابەتێک هەیە لێرە ڕۆڵی ناوخۆی دێت ئایا لێک نزیک بوونەوە لە نێوان دیدگا و تێڕوانینەکاندا هەیە هەروە پەیوەندیکردن لەگەڵ هێزە جیاوازەکانی ناو ئەمریکا چونکە ڕاستە لە ئەمریکا سەرۆک وەزیری دەرەوە هەواڵگری و وەزارەتی بەرگری بڕیار دەدەن بەڵام ڕۆڵی گەورە لە دەست کۆنگرێسە و ڕێکخراوەکانی مافی سڤیل و سندیکای کرێکاران و ئەوانی دیکەش ڕۆڵیان هەیە گرنگی بەردەوامیدان بە پەیوەندیە نێوخۆیەکان لێرەدایە هەروەها خوێندنەوە بۆ گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان و بەردەوام بوون لەگەڵ لایەنەکانی دیکەی گۆڕەپانی نێودەوڵەتیش کە ئێستا دەبینرێن گرنگی خۆیان هەیە على الساحة الدولية التي تبرز الآن أيضا مهم لایەنێ کوردی دێچاوەشێت کاریگەری سەر هەڵویستێ ئەمریکا کات ئەرێ لایەنێ کوردی پێتیڤە لۆبیان پێک بینیت ناف کۆمەلگەها ئەمریکی و vekirina senterên lêkorînan wek senterê barzanî بۆ دیراساتان زانکۆی ئەمریکا ئەرێ لایەنێ کوردی پێتیڤە vî barîda pêngavê zêtir pavêjît çunku helwîsta Emerîkiyê giring e wek senterekê biryardana navdewletî ji ber hindê tu pêwîst dibînî ku Kurd pitir pê kola bikin da karîgeriyê li helwîst û kewtê îdara Emerîkî bikin گومانی تێدا نیە گومانی تێدا نیە من پێم وایە هەندێک چالاکی گرنگ لە ئارادان لە هەمان کاتدا دەکرێت هەمیشە لەوە زیاتر بکەیت کە دەتەوێت بیکەیت ئەلبەتە ئەو خاڵ و شتانەی کە ئاماژەت پێدان گرنگە کە کۆمەڵێک سنتەری توێژینەوە لە زانکۆ جیاوازەکان بۆ توێژینەوە کوردیەکان هەبن دەکرێت ئاڵوگۆڕ لە نێوان قوتابیانی زانکۆکانی ئەمریکا و زانکۆکانی هەرێمی کوردستاندا هەبێت زانیاریم نییە ئاخۆ ئێستا هیچ بەرنمەیەک بۆ ئاڵوگۆڕی قوتابیان هەیە یاخودنا یعنی شاڵوگۆڕی مامۆستایان چالاکی هزری بۆ نمونە ئەگەر فیلمە کوردیەکان نمایش بکرێن پێویستە لە ئەمریکا نمایش بکرێن دەبێت سەردانی ئاڵوگۆڕ کراو هەبن نەک تەنیا لە سەراستی زانکۆکان بەڵکو لە نێوان خاوەن کۆمپانیا هونەرمەندان وێنەکێشان و میوزیکژەنەکان سەردان ئەنجام بدەن و سەردانیان بکرێت ئەمە هەمووی گرنگە چونکە لە ڕێگەوە یەکتر ناسین ڕوودەدات کاتێک هاوڕێتی دروست بوو ئەوە ئەنجامی ئەرێنی و باشیش بەدەستەوە دەدات بەڵێ دەرفەتی دەینە بەڕێز عوسمان باشقالی شەو باش دکتۆر
دوای بڕیاری دادگای ناوبژیوانی لە پاریس لەبارەی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان مەترسی ئەوە لە ناوتێژەکانی کۆمەڵگەی کوردستانی هاتووەتە ئاراوە کە دوای ئەو بڕیارە هەندێک کەوڵ لەلایەن بەغداوە بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان دێنە ئاراوە بەو شێوەیە کە خۆیان دەیانەوێت لە پێکهێنانی کابینەکانی پێشووی حکوومەتی عێراق هەڵوێستێکی ئەمریکی هەبوو کاریگەر بوو لەسەر پێکهێنانی ئەو حکوومەتانە بە تایبەت ئەمریکا دەستێوەردانی لە زۆرێک لە بابەت و پرسی جێناکۆک لە نێوان فیدرالی و هەرێمدا کردووە بەڕای ئێوە لە میانەی ئەم دۆخەدا کە ناوچەکە و جیهان بەگشتی پێیدا گوزەر دەکەن ئەمریکا هیچ ڕۆڵێکی لە عێراقدا دەبێت بۆ چارەسەرکردنی و کێشانی نێوان هەولێر و بەغدا یانیش ئەوە تا ڕۆڵێکی لاوازی لەم بارەیەوە دەبێت و ڕاستەوخۆ دەستوەردان ناکات بشكل مباشر وشكرا. من الصعب بالنسبة لي أن أقول ئەستەما سەبارەت بەمە بتوانم بڵێم ئێران چی دەکات بەڵام وەک بەر لە چەند ساتێک ئاماژەم پێدا ئیدارە ئێستای ئەمریکا هەندێک ئەولەویاتی هەیە ئیدارە ئێستا لە ناوچەکانی دیکەی جیهان ڕوبەڕووی ئاڵنگاری گەورە بووەتەوە ئەمە مانای وان نییە کە ئەمریکا ناوچەکانی دیکە فرامۆش دەکات یانیش لە بیریان دەکات بەڵام پێشینەوە ئەولەویاتەکانی لە هەندێک ناوچەی دیکە دەبێت بۆیە پێم وایە لە هەمان کاتدا کە دەکرێت تەرکیز بخرێتە سەر بابەتی ئەمریکا ئەو کات وەک پێشتر باسمان کرد ژمارێکی زۆری وڵاتان بەرژەوەندیان لە دەرکەوتنی فرەتجەمسەریدا هەیە ئەمەش بێگومان خاڵێکی زۆر گرنگە کە پەیوەندی بەردەوام هەبێت ئەمەش ڕوبەرێکی فراوانتر دەڕەخسێنێت و دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستانیش زۆر سوودمەند بێت لەمە بۆ گەیشتن بە هەندێک ئیمتیاز کە یارمەتی بدات بۆ ئەوەی ئامانجەکەی بەدەست بهێنێت هەروەکو ئاماژەت پێدا بەڵام بە هەمان شێوە بۆ بەغداش هەروایە کە لەوانەیە ئەمە سوودی بۆ بەغداش هەبێت بۆیە لە ڕاستیدا من پێم وایە وێڕای گرنگی مانەوەی پەیوەندیەکان کە زۆر گرنگن پێویستە لەگەڵیانە جیاوازەکاندا لە پەیوەندی بەردەوام دابن هەروەها لە هەمان کاتیشدا بەردەوامیدان بە پەیوەندی نێوخۆیی شتێکی زۆر گرنگە و نابێت بە هیچ جۆرێ ئەم بابەتە فرامۆش بکرێت بله خالا دیماهی که یا دیالوگا مدا جناب تا بحث هنده کر کو پشتی 5 سالان تسردان کردستان کر اس نظانم هکا دیماوی دا تسردان دی کربن ارتا چی سردان دیتر کربن سالت هفته دا بله سردانی دیکشم بو هرمی کردستان هبون لسالانی هفته کان و هشتا کان بو مرة أخرى ما الفرق مدفد دو سردان تیا دیماهی که دا بما بحث هنده بکی ارتا چی گوران کاری دیتن و هزرات چی سروی اواتونو که بینی لە ڕاستیدا کاتەکە زۆر کورت بوو بەڵام بەلایانی کەمەوە دەرفەتی ئەوەم هەبوو لەگەڵ هەندێک لە برادران کۆ ببمەوە کە پێشتر هەندێکیانم دەناسین و هەندێکی دیکەش تازەم ناسیون و سەردانی دهۆک و زاخۆ و لالشم کرد ئەو کاتێک لە فڕۆکەخانە بۆ ئوتێل هاتم گەشتێکی کورتم ئەنجامدا ئەمە گەڕانێکی کورت بوو بەڵام بەڕاستی گۆڕانێکی زۆرم بینی بۆ نمونە ئەوەی کە بینیم باڵەخانەکان هەڵبەتە باڵەخانە بە تەنیا مەبەستم ئەوە نییە کە بەڵام باڵەخانەکان و هەندێک باس لە کارگەی بچووک دەکەن و قوتابخانە و کۆلێژی نوێ ئاسایش و سەقامگیری هەیە و ئەستێکی تایبەتە کە من بینیم خەڵکێکی زۆری وڵاتانی دیکە لێرە بوونیان هەیە ئەمە واتە بابەتی ئەمنی و سەقامگیری زۆر گرنگە ئەو کە دەرفەتی کار هەیە کە بەڕای من زۆر گرنگە بله تو چاوا برای خود دیوی خاله کنو که نزیکی آن پترش 25 ساده شاولاتیت هرما کردستان او عربن اوش نافچه دیت عراقی هاتین و هاتین هرما کردستان جین افس رویجا پترش 25 ساده اش هاولاتیت هرما کردستان
نوکە دوو بۆچوونت هەین بۆچوونێکیان نەرێنیە و هزرت کات کۆ کوردستان یا بەرەف تعری ببەچیت و بۆچوونەکە دیە یا ئەرێنیە کۆت بینیت ئەvە دەبیتە هۆکارە بۆ پێکڤە ژیانێ و شکستنا دیوارێ بەفرێ ناوبەرە کورد و عەرەباندا و نەمانە حساسیەتێت ناوبەرە هەردووکاندا ئەvەژی دەوێ چەندێک گەینیت کۆ هەرێما کوردستانê navçeka arame û hewergeheke bu hemyan tu çawa sehtkeye vê xalê û Kurd û Ereb di çawa şên fayde ji vê xalê bînin. كيف يمكن أن يستفيد الكرد وكذلك العراقيين من هذه النقطة؟ أعتقد أن هذه من لەو باوەڕەدام ئەمە بەگشتی زیاتر ئەرێنیە وەک لە نەرێنی ئەمە ڕای تایبەتی خۆمە لایەنە ئەرێنیەکەی زیاترە لە لایەنی نەرێنی من لەوە تێدەگەم نیگەرانیەک لای هەندێک کورتێلەوەی کە لەوانێ ببێتەوەی گۆڕینی باڵانس لە نێو کۆمەڵگەی کوردیدا بەتایبەت کە ڕێژەی لە 125 ڕێژەیەکی کەم نییە ئەگەر ئەو ڕێژەیە زیاتر بێت لەوانێ ببێتە مەترسی لای هەندێک کەس بەڵام لە هەمان کاتدا دەبێت بپرسین ئەو خەڵکە بۆچی دێنە هەرێمی کوردستان ئەوان بۆیە هاتوون چونکە باوەڕیان وایە دەرفەتێکی باشتر بۆ ژیان لێرە هەیە لەوانێ ئەوان لە دۆخێکڕیان کرد بێت کە نەیان توانی بێت لە شوێنەکانیان بەردەوام بن و بە دوای باشتردا بگەڕێن وەکەم و خەڵکێکی دیکە دەبینین کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەدان هەزار بەڵکو ملیۆنان کەس لەم ساڵانەی دواییدا لە کۆچبەرانی نایاسایی دێنە ناو ئەمریکا لە هەمان کاتدا لە ناو ئەمریکاش ڕەوتێکەیە داوای داخستنی سنوورەکان دەکات و دەڵێن ئەمە هەڕەشە لە کۆمەڵگەکەمان دەکات لە کاتێکدا ڕەوتێکی دیکە بە پێچەوانی ئەوان دەڵێن ئەمە قازانجێکی بۆ ئێمە هەیە و ئێمە پێویستمان بەدەستی کار هەیە من باوەڕم وایە لەگەڵ هاتنی و هەموو ژمارەیە پێویستە بزانیت کە چی لە ناو کۆمەڵگە ڕوو دەدات بۆچی ئەو خەڵکانە دێن کاتێک بە شێوەیەکی ڕۆژانە ئەو خەڵکانە مامەڵە لەگەڵ کورد دەکەن من پێم وایە ئەمە لێک تێگەیشتنێکی زیاتر لە نێوان ئەوان لەگەڵ کورد و ئەوانی دواتر دێن دروست دەکات جاچە عەرەب بن یانیش غەیرە عەرەب بەڵام لە ڕاستیدا ڕەهەندی عێراقی بوون گرنگە یەکێک لە هاوڕێکانم پێی گوتم تا ئێستا چەندین بەرپرسی عێراقی خانوێن لە هەولێر کڕیوە مسؤولين عراقيين اشتروا بيوت في بەڕابەتریا بەرپرسن عێراقی ئەگەر ئەم ئەرێنی لێ بنێرین چێت بیت ئەڤەژی ببنە هێزەکە سۆزدار و بەرگریکار ji daxwaziyên herêmê û biryarên wê dahatûyê beramber bexda ev piştevaniya herêmê bikin paşa rojê da چونکە کاتێک کەسێکی دیکە دەناسیت من پێم وایە بەگشتی ئەو کەسە زیاتر لێت نزیک دەبێتەوە وەک لەوەی لێ دوور بکەوێتەوە تەنیا لە حاڵەتی تایبەتدا نەبێت چونکە هەندێک حاڵەتی دیکەشن بەڵام بەگشتی کەسێکی دیکە دەناسیت و پەیوەندی لەگەڵ دادەنیت لەوانەیە هەموو کات پێویست نەبێت پەیوەندێکی هاوڕێتی بێت بەڵام پەیوەندێکی یەکتر ناسینە ئەمە شتێکی ئەرێنیە هەروە پێم وایە من زیاتر بەلایانی ئەرێنی دەبینم وەک لایانی نەرێنی بەری و بەرنامە دیمایی بینین ئەگەر هەر پرسیارێکە دی هەیە بیش لای هەواڵانە بەلێ کەرەمکە ممكن تفضل بەلێ فەرموو نعم شكرا استاذ احمد طبعا سپاس مامۆستا ئەحمەد دکتۆر هەڵبەتە هەندێک جارڕەخنەکانی ئەمریکا بۆ دۆخی سیاسی عراق و هەرێمی کوردستان ڕوون و ئاشکرا کە ئەو پشت بە قاڵبی ئەمریکی دەبەستێت بە تایبەت ئەوەی پەیوەستە بە ئازادیەکان و وەشتەکانی دیکە ئێمە دەزانین کە عراق دەوڵەتێکی جیهانی سێمە واتە هێشتا زووە بەس لە ئایدیالەکان بکەین بە تایبەت لە هەرێمی کوردستان کە خاوەن ئەو هاوسەنگیەیە کە جەنابەت باست کرد هەروەها وەک هەموو چاودێرەکانی دیکەش دەیبینن پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا هیچ بیرۆکەیەک هەیە بۆ بە ئەمریکی کردینی ئەزمموی عراقی ئەوە کە پێویستە بە مافۆ ئازادیەکان و دیموکراتیەت هەروەها گەرم قاڵبەمان ببەرە و قاڵبەدا کرد ئایا ئەگەریەوە هەیە سەرکەوتوو بێت واتە ئایا بە یەک چەقەنە هەمووەمە لە دەست نادەین و زۆر سوپاستان دەکەم لەبارەی پرسیارەکەت هەڵبەتە ئەمریکیەکان و سەرکردایەتی ئەمریکا کاتێک لە ساڵی 2003 هاتنە عێراق ئەو کاتدایان گوت ئێمە دەمانەوێت دیموکراتیەت بۆ عێراق دەستەبەر بکەین ئێمە دەمانەوێت چەکی کۆمەڵکوژ کە لە عێراقەیە لە ناوی ببین ئێمە دەمانەوێت لە عێراق کۆتایی بەڕژێمی دیکتاتۆریەت بهێنین ئەمانە بەشێک بوون لە ئامانجەکان
ئەلبەتە ئامانجی دیکەی ڕاگەندرا و ڕانەگەێنراویشان هەبوو بەڵام ئەوەی کە بینیمان نووسەرێکی عراقی هەبوو ناوی سعداوی بوو چیرۆکێکی نووسیوە بە ناوی فرانک ئەنشتاین لە بەغدا لەو چیرۆکەدا گوتوویەتی ئێمە لە ئەمریکەکان پێشبینی ئەوەمان هەبوو کە وەک خۆیان باسییان کردووە ئەوان دیموکراتیەت بۆ ئێمە دەهێنن بەڵام دەرگاکانی دۆزەخیان بەسەر ئێمەدا کردەوە یان شتێکی لەو جۆرەی نووسی بوو بەڕای من لەوان ئێمە ڕای تایبەتی خۆی بێت لەوانەشە هەندێک شتی تێدا بێت بەڵام بەڕای من ناتوانرێت دموکراتیەت لە دەرەوەدا بەسەردا بسەپێنرێت یانیش بۆت هاوردە بکرێت پێویستە خۆت بەکاری دموکراتی هەستیت خۆت پەیڕەوی دموکراتیەت بکەیت هەروە وڵاتێک ناتوانێت لە ماوەی ساڵێک یان 2 ساڵدا ببێتە وڵاتێکی دیموکراتی بەر لە جەنگ جارێکیان دیمانێکی تەلەڤیزیۆنیم لەگەڵ پۆل وۆلفۆرس ئەنجامدا کە دواتر بوو بە وەزیری بەرگری ئەمریکا لە دیمانەکەدا باسی بابەتی دیموکراتی لە عێراق کرد پێم گوت مەبەستت چییە؟ گوتی هەڵبژاردننی ئازاد لە وڵاتە بەڕێوە دەبرێن من پێم گوت دموکراتیە تەنیا لە هەڵبژاردننی ئازاددا نییە هەڵبژاردننی ئازاد تەنیا لایەنێکە هەڵبژاردنەدا سەرکەوین لێ فەشەلێت دیموکراتیەت دەتینین بەڵێ بنیاتنانی دموکراتیەت پێویستی بەکاتە پرۆسەیەکی زنجیرەی و کەڵەکەبوونە و پێویستە بنیاتی کۆمەلگە دموکراتیەت قبول بکات و ممارەسەی هەندێک کاروباری دموکراتیەت بکات ئەمەش پێویستی بە تەنانەت سەیری وڵاتانی ئەوروپاش بکە سەیریەوانە بکە کە بانگەشە بەوە دەکەن وڵاتی دموکراتین هەروەها ئەمریکا و ئەوانی دیکە هەمویان پێویستیان بەکات بووە بۆ ئەوەی بەو سیستمە دموکراتیەتە بگەن چونکە ناکرێت لە ماوەی شەو ڕۆژێکدا دموکراتیەت بەدەست بهێنرێت یانیش لە ماوەی ساڵە یان 2 ساڵدا پێویستی بەکاتە بەڵام لە هەمان کاتدا پێویستی بەوە شەیە کە خواستێکی ڕاستەقینە بۆ گەیشتن بەو سیستمی دموکراتیەتە هەبێت دکتۆر ئێدمۆند غەریب گەلک سوپاس بۆ vê derfetê û vê gengeşa serenşirakêş û fayde komet gel te da borand di mavê 2 saeta da û daxwaza lêborînê dikeyin komet û wastandî سپاس بۆ ئێوە جارێکی دیکە سپاس بۆم دەرفەتە وە خۆشحاڵم جارێکی دیکە تۆم بینیەوە لەگەڵ و هاوڕێیانە برادران دەکەم زەینەب سندی نوێسەر و ڕۆژنامەنووس ئارەن ئیبراهیم نوێسەر و میدیاکار محەممەد زەنگەنە نوێسەر و میدیاکار عوسمان باشقاری نوێسەر و میدیاکار سپاسی جەنابتان دەکەم و ئامادەبوونتان و ئێوە ئەم هەفتەی وینە زەنگینتان کرد بە پرسیارەکانی خۆتان خشک و برای تێژا حتا جارەکادی ئەم گەهینە ئێک و هەفتەی وینەکادی و چاوپێکەفنێ دیلگەل هەندێک میوانێ دی هەندێک زربانێ دی هەندێک سیاست مەدارێت دی و بابەتێکینی سەر هەرێما کوردستانی هەفتێ ساڵ سێرا و شەڕ گەل بەغدا ئانجی 32 ساڵ ئیدارە عملیە دانوستاندنێ و یا ینی کێشە و گەل بەغدا و چارەسەریە وان کێشە حتا جارێکادی گەهینە ئێک و بابەتێکیش وان بابەتە خاطر هەوا و خۆ دەگەل هەبیت